بەرنامەی تایبەت بە ڕێنمایی حەج بە سپۆنسەری کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە پێشکەش دەکرێت. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان گەشتی عومرە ڕێک دەخات بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە. لەگەڵ ئێمەدا ئاسوودەیت. ئێمە لە بەردەم نووری ئیلاهیدا ڕاتان دەگرین و فەرمووی ماڵی پاکبوونەوەتان لێ دەکەین. سەفەرکردن لەگەڵ کۆمپانیای پارەزان گەڕانە بە شوێن ڕەزامەندی خوددا لە پاکترین شوێندا. لەگەڵ کۆمپانیای پارەزان هیلاکبوون یەکسانە بە پاداشت و ڕەزامەندی خوددا. گەشتەکانمان بە ڕێنمونی مامۆستایانی ئاینی و بە سەرپەرشتی حاجی ئامانج ئەنجام دەدرێت. هەروەها ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان دابین دەکات. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی تەنیژ نەخۆشخانەی توی مەریشی تایبەت. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سەلام لەسەر گیانی پاشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بینەران و بیسەرانی خۆشەویست، حاجیانی ماڵی خوای پەروەردگار، زیارەتکارانی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، درود و سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بڕژێ لەسەر هەموو لایەکمان. لە خوای پەروەردگار داواکارین ئەم سەفەرە پرخێر و بەرەکەتە کە سەفەری ماڵی خوای پەروەردگارە، کە سەفەری حەج و عومرەیە. خوای تەعالا بە خاتی ناوجوانەکانی بیکا بە نسیبی هەموو لایەکمان و بە باشترین شێوە لێمان قبوڵکە. خۆشەویستان، بەو هیوایی کە بتوانین خزمەتێک بە حاجیان و عومرەکاران و زیارەتکارانی هەردوو ماڵە پیرۆزەکەی خوای پەروەردگار لە مەکەی مکەڕەمە و لە مەدینەی منەوەرە بکەین، ئێستا لە خزمەتانە پشتیوان بە خوای پەروەردگار باسی ئادابی زیارەتی مزگەوتی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله علیه وسلم. لەبەر ئەوەی کە زۆرینەی قافڵەکان، زۆرینەی حاجیانی ماڵی خوا کاتێک کە ئەڕۆن بۆ سەفەری ماڵی خوا کە بە نیازی حەج یان بە نیازی عومرە ئەو سەفەرە پڕبەرەکەتە بکەن، زۆرینەی جا لە پێشە ئەچنە شارەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەچنە خزمەت پێغەمبەری خوا و سەلام لە پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. کە دیارە زۆرینەی خەڵک مەبەستیان ئەوەیە کە لە پێشە بچنە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی فەرموویەتی لا تشد الرحال إلا إلى 3 مساجد. ڕێگای دوور مەگرنە بەر، ناڕەحەتی سەفەر مەگرنە بەر ئیلا بۆ 3 شوێن نەبێ. کەواتە بۆ 3 شوێن و 3 جێگا و 3 مزگەوت دروستە ئینسان سەفەری بۆ بکە. یەکەم شوێنێک، یەکەم مزگەوتێک کە دروستە ئینسان سەفەری بۆ بکە مەسجد الحەرامە، کەعبەی مشەڕەف. ومێدمان وایە خوای پەروەردگار چاوی هەموو لایەکمان ڕۆشن کا بۆ ماڵە پیرۆزە. دووهەم شوێنێک کە دروستە ئینسان سەفەری بۆ بکە مزگەوتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. سێهەم شوێنێک کە دروستە ئینسان سەفەری بۆ بکە مەسجد الأقصایە، خوای پەروەردگار ڕزگاری کا لە چنگی یەهود و بیهێنێتەوە ژێردەستی مسلمانان. خۆناغی یەکەمی گەشتەکەمان ئەچین بەرەو شاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەچین بەرەو مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نوێژێک لەو مزگەوتەیە باشترە و خێرترە لە 1000 نوێژ لە مزگەوتەکانی ترە. وەکو پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام صلاة في مسجد هذا أفضل من 1000 صلاة فيما سوى إلا المسجد الحرام. ئەفەرمێ نوێژێک لە مزگەوتەی منە، پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام باشتر و خێرترە لە 1000 مزگەوت لە مزگەوتەکانی تر، واتە لە 1000 نوێژ لە مزگەوتەکانی تر إلا مسجد الحرام نەبێ، کەعبەی مشەڕەف. خوای تەعالا چاوی هەموومان ڕۆشن کا بەو شوێنە پیرۆزە. ئەچینە خزمەت شارەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، با بزانین فەزڵ و گەورەی ئەو شارە چەنە گەورەیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەنە خاتەم الئەنبیا، ئەفەرمێ من کۆتای پێغەمبەرانم، سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەرانی خوا بێ، و مەسجدی خاتەم و مەساجد الئەنبیا، و مزگەوتەکەی من کە ئەو مزگەوتەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کۆتا مزگەوت و کۆتا مزگەوتی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەرانی خوا بێ. لە شوێنیشکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئین الله سەمە المەدینەة طابە. خوای تەعالا بۆ خۆی شاری مەدینەی ناوناوە بە شارە پاکەکە. سەمە المەدینەة طابە، بە شارە پاکەکە، شارە شیرینەکە، کە دیار ئەو شارە لە لای خوای پەروەردگار و لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشەویست بووە، فەزائیلی زۆری هەیە،
بە کورتی لە خزمەتانە چەند فەرمایشتێکی پێغەمبەری خوا باسەکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنێکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام إن الإيمان ليأرز إلى المدينة كما تأرز الحية إلى جحرها أفرمي هميشه إيمان أقريته بو شاري مدينة هميشه شاري مدينة ملبندي إيمان إسلامتية هر وەکو چۆن کاتێک کە ئەبینی مارێک ئەگەڕێتەوە بۆ کوونەکەی خۆی بە هەمان شێوە شاری مەدینە مەڵبەندی دینداری و بڵاوبوونەوەی سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام إن إبراهيم حرم مكة أفرمي إبراهيم پێغەمبەر عليه الصلاة والسلام شاری مەکەی حرام کرد کە لە خوای تەعالای داوا کرد خوای تەعالا مەکەی بۆ حرام کرد وإني حرمت المدينة وأفرمي منیش لە خوای پەروەردگارم داوا کرد خوای تەعالا شاری مەدینەی بۆ حرام کردم کە دیارە معلومی بەڕێستانە ئەو حرمەت و ڕێزە گەورەی کە خوای پەروەردگار بەخشی بە شاری مەدینە بەهۆی ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعای بۆ ئەو شارە کرد ومێدمان وایە کە ئینشاءڵڵا خوای تەعالا چاوی هەموو لایەکمان ڕۆشن کا ببینینی ئەو شارە شیرینە و بە زیارەتی مزگەوتەکە و ذاتی پاشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهروها پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام على أنقاب المدينة ملائكة لا يدخلها الطاعون ولا الدجال أفرمي لهمو چوار دوري شاري مدينة لسر دولكان شاخكان كيوكان لهمو كونو قجبنيكي چوار دوري شاري مدينة خوای تعالى كوملك ملائكي داناوه أم ملائكانا ئیش و کاریان ئەوەیە کە پاراستنی شاری مەدینەیان پێس پێردراوە کەواتە پاراستنی شاری مەدینە خوای تەعالا فەرمانی کردو بە کۆمەڵێک مەلائیکە ئەو شارە لە ئەستۆی ئەو مەلائیکەکانەی بە فەرمانی خوای پەروەردگار کە شاری مەدینە ئەبێ بپارێزن هیچ تاعونێک و دەجال بۆی نییە لە بچێتە شاری مەدینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنیشکەی ئەفەرمێ من أراد هذه البلدة بسوء ئەفەرمێ هەر کەسێک نیازێکی خراپی هەبێ نیەتێکی خراپی هەبێ بەرامبەر بە ئەهلی مەدینە واتە هەر کەسێک بە مەبەستێکی خراپ چێ بۆ ئەهلی مەدینە و نیەتێکی خراپی هەبێ بەرامبەر بەو ئەهلا ئەفەرمێ ئەدابه الله كما يذوب الملح في الماء ئەفەرمێ خوای تەعالا ئەیتوێنێتەوە هەر وەکو چۆن خوێ لە ئاوا توێتەوە خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزێ ئەو کەسانی کە نیازیان خراپە بەرامبەر بە ئەهلی مەدینە بەرامبەر بە ئەهلی سونە دڵنیابن کە خوای پەروەردگار هەر وەکو چۆن خوێ لە ئاوا ئەتوێنێتەوە خوای تەعالا ئەوانش ئەتوێنێتەوە خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزێ و هەروەها پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام اللهم من ظلم أهل المدينة أفرمي يا ربي خوايا هر كسيك استمعك ظلمك لأهل مدينة وأخافهم وأيان ترسينه فأخفه أفرمي خواي پروردگار خود بيان ترسينه خوا پنامان با هر کەسێک خوای تەعالا خۆی دژایەتی بکە دڵنیا بن خۆشەویستان خوای پەروەردگار بە ناخی ئەرزایی باتەناوە دواترە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وعليه لعنة الله والملائكة والناس أجمعين لعنتي خوا و لعنتي ملائكي خوا و لعنتي هەموو خەڵکی لەسەر هەتا ڕۆژی قیامەت ولا يقبل منها صرف ولا عدل ئەگەر کەسێک زوڵم کا بەرامبەر بە ئەهلی مەدینە خراپە کا بەرامبەریان ئەگەر دوایی تەوبەیشی لەسەر کا یان هەوڵیش با کە خوا لێی خۆش بێ دڵنیابن کە خوای پەروەردگار عقوبە و ئینتیقامی ئەویان لێسەری کە خراپەی کردو بەرامبەر بە ئەهلی مەدینە لە شوێنیشکەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من أخاف أهل المدينة فقد أخاف ما بين جنبي أفرمي هر کەسێک ئەهلی مەدینە بترسێنێ وەکو ئەوە دڵی منی ترسانی بێواتە دڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاری مەدینەی تەشبیه کردو بە دڵی خۆی هەر کەسێک بئەدەبیە بکا بەرامبەر بە ئەهلی مەدینە وەکوایە بەرامبەر بە پێغەمبەری خوا کردبێتی صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە شوێنیشکەیە تەنفی الناس كما ينفي الكير خبث الحديد ئەفەرمێ شاری مەدینە هەر وەکو کوورە وایە چۆن کاتێک کە کوورە ئاسنێکی تێەکەی ئەگەر تەصفیەکە یان زێڕێک یان زیوێک هەشتێک ژەنگ و ژارەکەی لێ ئەکاتەوە مادە ساف و پاکەکەی هێڵێتەوە شاری مەدینەش بۆ ئەو کەسانی کە بەنیەتێکی پاک و ساف ئەچنە ئەو شارە وەکو کوورە وایە هەچی ژەنگ و ژار و گوناه و تاوانێک هەیە ئینشاءڵڵا لیانە بێتەوە و بە پاکی لە مەدینە دەرەچنەوە دواتر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ثم ترجف المدينة بأهلها 3 رجفات فيخرج الله كل كافر ومنافق أفرمي شاري مدينة سي هزأكا سي رجفاءكا هاتشي كافر ومنافق يكبي جيغينا بيتو لمدينة ومدينة لمدينة درسيت كواتا أويك إيمان داري خالص باكا تنها أوانا جيانا بيتو لشاري مدينة كبا أبدي بجين
لشوينشكا بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام من استطاع منكم أن يموت بالمدينة فليمت أفرمي هركز لإيوه أتواني ولتوانايا هي لمدينة بمري با لمدينة بمري واتبا لمدينة بجي بو هواي كخواي پروردگار مردينة كيشي لمدينة بيبخشه فإنه لا يموت بها أحد إلا كنت له شفيعا أو شهيدا يوم القيامة أفرمي لبر أويك هيج كسيقنيك لشاري مدينة أمرية إلا لروجي قيامتها أبن بوي بشفاعة كارو بشاهيد بوي خواي تعالى أو شرف من بيبخشه كوتا ساعتكاني جيان من لشاري مدينة بيغمري خوابي صلى الله عليه وسلم دواتر بيغمري خوا صلى الله عليه وسلم دعاء زور كدوبو مدينة أفرمي اللهم بارك لنا في مدينتنا أفرمي يا ربي خوايا بركة بخيت مدينة مانو وبارك لنا في ثمرنا يا ربي خواي پروردگار بركة بخيت بروبوم مانو ما بس في أهل مدينة وبارك لنا في صاعنا وبارك لنا في مدنا يا ربي خواي پروردگار بركة بخيت كيشانو بيواني أهل مدينة كبيغمري خوا عليه الصلاة والسلام هميشة دعاء كلب أهل مدينة ودواتر فرمي اللهم حبب إلينا المدينة كحبنا لمكة أو أشد فرمي يا ربي خوايا مدينة ما لا شيرين كي هر وكو چون شاري مكة شد لا شيرين كردوين بلكو زياتر لشاري مكة مدينة ما لا خوشويست شيرين كي براسي هرواي خوشويستان أو كسيك أشيب شاري مدينة أو كسيك أشيت خزمتي بيغمري خوا عليه الصلاة والسلام هست بلزتش روحيك هر کاتێک کە ئەچێ بۆ مەکەیان بۆ هەر شوێنێکی تر ئەڵێ بەڕاستی شاری مەدینە لەزەتێکی ڕۆحی زۆر گەورەی پێوە دیار بوو ئەو خۆشەویستیەیە کە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ ئەهلی مەدینە کردووە کە فەرموویەتی خوای پەروەردگار مەدینەمان لەلا شیرین کە هەر وەکو چۆن شاری مەکەت لەلا شیرین کردین بەڵکو زیاتر لە شاری مەکە خوای تەعالی مەدینەمان لەلا شیرین کە وهل شاري مدينة وكو عزمان كردن مزقوتي بيغمري خواتي صلى الله عليه وسلم نيوشيك لمزقوتكي بيغمري خوا صلى الله عليه وسلم خيري زياتر باشتر لهزار نيوش لمزقوتكاني تري دنيا وهروها لنا وشاري مدينة ولمزقوتي بيغمري خوا عليه الصلاة والسلام روضيتي باخشيتي باخشي بهشت أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم ما بين بيتي ومنبري روضة من رياض الجنة أفرمي بيني مالكم لقل من بركما كديار أو شويني قبركي يسا أو شويني بوكا مالي بيغمري خوا مالي عائشة برزا ورحمتي خواي لسربي أفرمي بيني مالو من بركم باخشيك لباخشكاني بهشت خواي پروردگار لباخشي بهشت بيبش ما نكا محروم ما نكا وميد ما نوايك إن شاء الله خواي پروردگار أو شويني بيروزانه بكا بنسيبي همو لا يكمان وهروها بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم ما من أحد يسلم علي إلا رد الله روحي حتى أرد عليه السلام أفرمي هيش كسيقنية كسلام مليبكا إلا أخواي پروردگار روح أكاته ببرما جوابي سلامك يقدمه لبروبا إن شاء الله سلام زور بكين لبيغمري خوا صلى الله عليه وسلم صلوات زور بدين لبيغمري خوا صلى الله عليه وسلم بو هواي كأخواي پروردگار لما قبول كاو بباشترين شيء وإن شاء الله جواب ما بدرته وهروها بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام إن الله حرم على الأرض أن تأكل أجساد الأنبياء أفرمي خواي تعالى منعي كردو لسرزوي كلا شيء بيغمبران بخوا كديار لا شيء بيغمبران صلاة السلام إخوان نسر بيتا روجي قيامة هربت بك خوي أمين النوى وهروها فرمي إن الله وكل بقبر ملكا أعطاه الله أسماء الخلائق خواي پروردگار ملائكي كي دانا ولا لا قبركي بيغمبري خوا صلى الله عليه وسلم نائبي همو بنوري شداوتي بو ملائكيه فلا يصلي علي أحد هيج كس يغنيك صلواتكم لسربا إلى يوم القيامة حتى روجي قيامة إلا أبلغني باسمه واسم أبيه إلا أو ملائكة هوال أداب بيغمري خوا صلى الله عليه وسلم بي أجيني كفلاني كوري فلان يعني فلاني كشي فلان سلام اللي أكنوا صلوات اللي سر أذن أي بيغمري خوا عليه الصلاة والسلام خوش ويستان أوي كعزمان كردن للدرباري فضل وقوري شاري مدينة وكو عرزمان كردن بهوي بيغمري خوا عليه الصلاة والسلام كدعاء كردو لا إخوة تعالى خواي قول أوهم حرمتي بخشيو بشاري مدينة إما لخزمة مدينة جاري اشتاها النروشتين برو مكة ولخزمة بيغمري خوان صلى الله عليه وسلم دوای ئەوەی کە چوینە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژمان کرد هەوڵەی نوێژکەین لە مزگەوتی پێغەمبەری خوا لەبەرەوەی نوێژێک فەزلی هەیە زیاتر لە هەزار نوێژی مزگەوتەکانی تر و هەروەها هەوڵەین بچینە ڕەوزە بچینە ئەو شوێنەی کە پێغەمبەری خوا فەرمێ باخچەیەک لە باخچەکانی بەهەشت هەوڵەین بچین لێ دوور کات نوێژکەین یان چوار کات نوێژکەین با زۆر نەمینەوە لە ڕەوزە لەبەرەوەی ئەو ڕەوزەیە
خەڵک هەمووی حەزەکە لێوێ بێ باکات لە خەڵک نەگرین شوێن لە خەڵک نەگرین هەوڵ بین نوێژێک دوو نوێشکەین و بڕۆینە دەرەوە شوێنەکەمان چۆڵکەین بۆ خەڵکێکی تر بەڕاستی ئەوانە ئیشێکی باش ناکەن خەڵکی وهەیە ڕێ 2 ساعت لە ڕەوزەیە ماوەتەوە 3 ساعت ماوەتەوە هەوڵ بین کەمترین کات لە ڕەوزەیە بمێنەوە بۆ یارمەتی خوشکبراکانی ترمان بن ئەوانش بێنە ڕەوزە و نوێشکەن خۆشەویستان ئێمە لە مزگەوتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام پاشان زیارەتی پێغەمبەری خواکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەچینە خزمەتی و چونکە سەحابەی ئازیزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کاتێکە بگەڕانایەتەوە لە سەفەر ئەهاتنە خزمەت پێغەمبەری خوا سەلامیان لێ کرد ئەچینە خزمەتی وەڵێن السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته أشهد أنك قد بلغت الرسالة وأديت الأمانة ونصحت الأمة وكشفت الغمة وجاهدت في الله حق جهاده أشين خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم سلام لبيغمري خواكين عرضيكين كبراسي همومان شاهدي أين كأو بيامت جيان كزوريان نارحت كدي زوريان أزيت وآزار داي بلام كولد ندا هتا بيامكت جيان خواي تعالى بباشترين شيو باداشتي خير باتوا يكم قبري پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم دوو هەنگاویتر ئەڕۆین قبری ئەبوو بەکری صدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یەکەمیان نووسراوە هنا السلام على رسول الله صلى الله عليه وسلم دووهەم نووسراوە هنا السلام على أبي بكر الصديق رضي الله عنه سلام لأبو بكر الصديق كين ألين السلام عليك يا أبا بكر الصديق سلام ورحمة إخوة لسر بي أي أبو بكر الصديق أي هاولي بريزي بيغمري إخوة خليفة ويكم جانشيني بيغمري إخوة صلى الله عليه وسلم هاولي غاري هاولي روجاني تنقاني أو روجاني كنا رحت كرا أبو بكر هميشه لخزمتي بيغمري إخوة صلى الله عليه وسلم أشين خزمتي الصديق وسلامي لأكين هنگاويش كأروين عمر كوري خطاب عمر الفاروق نسراه هنا السلام على عمر بن الخطاب أشين خزمت عمري فاروق أو عمري كبيغمري إخوة صلى الله عليه وسلم لوصفها فرمي عمر لهر شوينك ودرقايك وبروشتا شيطان لي ونأروشتن كواتا أو كساني كالرقي عند إمام عمر صفة شيطانيان هي أشين خزمت إمام عمر والسلام لعمر كوري خطاب كين رزاء ورحمة خوال إمام عمر به باش أوي كزيارتي هرسي شان مان كرت لباب البقيع ودرسين أشين خزمت بقيع وشهيد كاني بقيع وسلام لأهل بقيع كين خواي پروردگار أم زيارتك بنسيبها ملاكمان بلام خوش ويستان أبي كومل شد هيك خلقي كائم خوماني لي بباريزين خلشيك هي دسيني بدارو برده خلشيك هي برو باطال وتسبيح وبرمال وأمشتاني بيه هل يسوي لديوارك لمحاجرك بۆ بەنیەتی تەبەڕوک کە بەڕاستی ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردووە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهیان لێ کردووە نابێ ئێمە کار و کردەوەی بکەین کە خوای پەروەردگار لێمان تووڕە بێ کە خوامان لێ بڕەنجێ ئێمە ئەچینە خزمەتیان بۆی کە تووشی ئەجر بین نابێ کارێ بکەین کە خوا پەنامان با گوناهبار بین لەسەر لە شوێنیشکە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ دەربارەی مزگەوتی قوبا کە هەر لە شاری مەدینەیە و باسەکەمان باسی شارەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمي من تطهر في بيته ثم أتى مسجد قباء فصلى فيه صلاة كان له كأجر عمره هر كسيك دز نيوش بشوى بيد بو مزقوتي قباء نيوشك بكا لو مزقوتي أجر باداشتي عمريشي دزگيره بيك أمش هل شاري بيغمري خواه عليه الصلاة والسلام لهي شويني تري دنيا دزناك هل شاري بيغمري خواه صلى الله عليه وسلم أحدي ليه شهيد كاني أحدي ليه كالسنة دوا إنسان سرداني بكاشون كبيغمري خواه عليه الصلاة والسلام لحال حياتي خواه شنجاريك سلامي ليكردونو بي فرمون سلام عليكم بما صبرتم فنعم عقب الدار أحودي ليك بيغمري خواه عليه الصلاة والسلام بشاخي بهشت وصفي كردوا بقيعي ليك زيات لده هزار صحابي بريزي بيغمري خواه عليه الصلاة والسلام لبقيع آية كالسنة دوا إن شاء الله أو حاجة بريزانة أو عمر كار بريزانة كأشنا شاري بيغمري خواه صلى الله عليه وسلم سرداني أو شونا بيروزانة بكن پاشان خۆشەویستان دوای ئەوەی کە زیارەتی ئەو شوێنانمان تەواو کرد گەشتەکەمان بەرەو شاری مەکەی پیرۆز بەڕێ ئەکەوێ ئەو مەبەستەی کە بۆی هاتوین ئەگەر حەجیان عومرەیە لەو دەقەیەوە دەست پێ ئەکات کە دیارە زۆرینەی حاجیانی بەڕێز ئیحرامە بەستن بە تەمەتوع واتە حەج ئەکەن بە شێوەی تەمەتوعی بەو شێوە دەست پێ ئەکا لە شاری مەدینەی منەوەرە ئەڕۆین بەرەو میقات چونکە سوننە دوایە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام درباري ميقات أهل مدينة أفرميه هن لهن ولمن أتى عليهن من غير أهلهن لمن أراد الحج والعمرة أفرميه باسي ذو الحليفان بوكا أفرميه أو ميقات أهل مدينة وهركا سيشيش لمدينة وكأرواب مكة بنيتي بجيهناني حج بيان عمرة بيويست لو شوينان يد بينك بي أوتري ذو الحليفة وبي أوتري آباري علي بيشي أوتري مسجد شجرة پشتیوان بەخوای پەروەردگار ئێستا ئێمە لە شاری مەدینە و لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕێ ئەکەوین بەرەو بۆ
میقاتی ئەهلی مەدینە و ئەو کەسێک کە لە مەدینەوە ئەچێ بۆ مەکە بەو هیوایی کە خوای پەروەردگار لێمان قبوڵ کە چونکە یەکەم مەناسیکێک لە مەناسیکی حەج یەکەم ڕوکنێک لە ڕوکنەکانی حەج بریتیە لە ئیحرام ئیحرامیش بریتیە لە نیەت ڕاستە ئەو دوو پاچە خاولیە بۆ پیاوان ئەبەستین لە خۆمانە بەڵام خوشکانی بەڕێزە جلی خۆیانە یەکەم ڕوکنێک لە ڕوکنەکان بریتیە لە ئیحرام ئیحرامیش بە نیەت ئەوترێ ئێستا بە پشتیوانی خوای پەروەردگار ئەچین بۆ مزگەوتی ذو الحليفة كديار حديثك شيء عبد الله كري عباس وما جرب انطلق النبي من المدينة بعدما ترجل وادهن ولبس إزاره ورداءه هو وأصحابه أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم لشاري مدينة ديار لمالكي خويا دواي أويكا سروريشي مباركي تشور كردو شانا كرد أو دو باشا إحرامي لخويا وبيشا إنجا خويا صحابة برزكان دەرچوون بەرەو دوول حولەیفە و بەرەو میقات و نیەتیان هێنا پشتیوان بەخۆی ئەمەژێ ساچینە میقات و لەوێ نیەتی ئیحرامە هێنین و بەرەو مەکەی پیرۆز خۆشەویستان وەکو عەرزمان کردن لە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرەو میقات بەڕێکەوتین بۆ ئەوی کە لەوێ نیەتی ئیحرام بێنین و بەرەو مەکەی پیرۆز بەڕێکەوین بۆ بەجێهێنانی عومرە کە قۆناغ یەکەمی گەشتەکەمان عومرەیە لە بەرەوەی حەج ئەکەین بە تەمەتوع فضل و پاداشتی عمرەش زۆر گەورەی خۆشەویستان بە کورتی دوو حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خزمەتانە باسەکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام العمرة إلى العمرة كفارة لما بينهما والحج المبرور ليس له جزاء إلا الجنة أفرمي لعمريك وبو عمريشك خواي پروردگاری کاتە هەموو کەفارەتی نێوانیان و حەجی وەرگیرا و مەبرور لە لای خوای تەعالا هیچ پاداشتێکی نییە بەهەشت نەبێ خوای تەعالا بیکا بنصیبی هەموو لایەکمان لە شوێنێکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام الحجاج والعمار وفد الله أفرمي حاجيان وعمر كاران وفدي خواي پروردگارن دعاهم فأجابوه خواي تعالى دعوتي كردن حاجيان وعمر كاران شون بدم دعوتك خواي پروردگارو وسألوهم فأعطاهم هر داوايك بكن لخواي تعالى إن شاء الله خواي پروردگار دعا كان لي ورقلي ودعا كان ردناكاتو يمش بو هواية سبرو مالا قولكي خواي پروردگار بريئة كوين كديارة وكو عزمان كردن سێ ڕوکنی ئەساسی هەیە لە عومرەیە یەکەم ڕوکنێکیان بریتیە لە ئیحرام و نیەتی ئیحرام دووهەم ڕوکنێکیان بریتیە لە حەوجار تەواف بە دەوری بیتە سێهەم ڕوکنێکیان سەعی سەفا و مەروە حەوجار چوارەم واجبیان بریتیە لەسەر تاشین پێشەوەی کە ئیحرام بەستین هەندێک سونەت هەیە کە سونەت وایە ئینسان خۆی بشوە سونەت وایە هەچی مویەکی زیادە هەیە لە خۆی بکات و خۆی پاک بکاتەوە پاشان لە حەمامەکەیە بۆ پیاوان سونەت وایە خۆیان بۆن خۆشکەن لە هەمان کاتە دوای ئەوە ئیحرام لەبەرکەن و بچنە مزگەوتی ذو الحلەیفە ئێستاش برای بەڕێزمان کاک حاجی تەها بە عەمەلی باسمان بۆ ئەکا کە چۆن ئیحرام بەستین و چۆن خۆی بۆن خۆش کردووە بەم شێوەیە خۆشەویستان ئیحرام کە دیارە پێی ئەوتر ئیحرام ئەو دوو پاشە خاولیە بەشی سەرەوەی خوارەوە ئیزار و ڕیدا بەو شێوەیە بەشی خواروی قاچ بڵاوە کاتەوە کاک حاجی تەها چونکە ئەگەر قاچ بڵاو نەکاتەوە ناتوانێت هەنگاوی باش بنێ قاچی بڵاوە کاتەوە ئیحرامە بەستێ کە وەکو عەرزمان کردن ئیحرام بریتیە لە نیەت بە تەنها بەو دوو پاشە خاولی ئیحرام تەواو نابێ بەڵکو ئەبێ نیەتی ئیحرام بێنێ ئەو کاتە داخلی ئیحرامە بێ کە دیارە ئێستا کاک حاجی تەها لە حەمام خۆیشتووە و غوسلی ئیحرامی دەرکردووە کە ئەو سونەتێکی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆشی بۆن خۆش ئەکات پێش ئەوەی کە نیەت بێنێ پاشەکەی سەرەوە شێ بەستێت بەو شێوەیە سونەت وایە ئینسان لە حەمامە خۆی بشوە خۆی بۆن خۆشکە بەڵام ئەبێ هەوڵ بە ئەو عەترە بەر ئیحرامەکە نەکەی واتە بەر ئەو دوو پاشە خاولیە نەکەی تەنها سەر و ڕیشی پێ بۆن خۆشەکە بەشی سەرەوەی ئیحرامەکە ئەبەستێت بەم شێوەیە کە دیارە ئەو کاتە نابێ هیچ جلێکی لە ژێرەوە لە بەرابێ وەکو ئێستای ئێمە نابێ هیچ جلێکی لە ژێرەوە لە بەرابێت تەنها ئەو دوو پاشە خاولیە لە خۆیەوە ئەپێچێ بەم شێوەیە ئیحرام ئەبەستێ و ئەمە ئێستا ئامادەیە بۆ ئەوی کە نیەتی داخڵبوونی ئیحرام بێنێ بە نیسبەتی خوشکانی بەڕێزەوە ئەو خوشکە بەڕێزانەی کە ئەڕۆن بۆ حەج یان بۆ عومرە تەنها جلی خۆیان ئیحرامە جلی خۆیان ئیحرامە بەڵکو تەنها نیەتی ئیحرامێنن بەڵام دوو تێبینی زۆر گرنگ هەیە بۆ خوشکانی بەڕێز نابێت جلێ لەبەرکەن سەرنج ڕاکێش بێ نابێت جلێک لەبەرکەن با قوبریخی زۆر پێوە دیار بێ و خەڵک نەزەریان لێ بکە ئەبێت جلێک لەبەرکەن حیجابێک لەبەرکەن کە شروط و مەرجی حیجابی تابێ
واتە بە تەواوی ئەو خوشکە بەڕێزانە خۆیان داپۆشن ئەو جلانیشیان سەرنج ڕاکێش نەبێ تەسک نەبێ لە بەریانان نووسابێ بە جسمیان و ئەبێ جلێک لەبەر کەن سەرنج ڕاکێش نەبێ و جلێکی شەرعی و ڕێک و پێک بێ لە هەمان کاتە بەداخەوە کە بۆچوونێک هەیە هەڵە تێگەیشتنێک هەیە لە ناو میلەتی ئێمەیە و ئەزانن زۆربەی خوشکان کە ئەبێ جلەکەی بەریان سپی بێ کە بەڕاستی ئەو مخالفەی سنەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم جلی شەرعی و باش کە جێی سەرنج ڕاکێشان نەبێ و جێی ئەوە نەبێ ئینسان نەزەری لێکا بۆ ئافرەتان جلی ڕەشە باشتر وایە جلەکەیان ڕەش بێ و هەروەها جلێکی ئەستور بێ کە ئەمڕۆ ئەو جلە تەن کە سپیانی لەبەر یەکەن زۆر جار هەم تەنکە هەم سپیە ئەنووسێ بە جسمیانەوە بەداخەوە جلێکی شەرعی نییە لەبەرەوە خوشکانی بەڕێز باشتر وایە جلەکەیان جلێکی شەرعی بێ جلێکی ڕەش بێ بەو شێوەیە تەنها نیەت ئەهێنن کەواتە ئەوان خوای پەروەردگار ڕێزێکی گەورەی لە ئافرەتان و لە خوشکان ناوە تەنها بە نیەت هێنانەکەیان داخلی ئیحرامە بن کە دیارە ئەوانش غوسلی سونەتیان کردووە و غوسلی ئیحرامیان کردووە ئێستا هەمومان غوسلی ئیحراممان کردووە و ئیحراممان پۆشیوە و نیەتی داخلبوونی ئیحرام هێنین وا دەئانین ئێرە ئەبیاری عەلیە مزگەوتی ذوالحولەیفەیە لەم شوێنە پیرۆزە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەتانی ئاتە من ڕەبی فەرمووی نێردراوێک هات لە لای پەروەردگارمەوە پێی فەرمووم صلی فی هذا الوادی المبارك فەرمووی نوێژ بکە لەم دۆڵایە کە ئەمە دۆڵێکی مبارەکە ئێمەش وا دەئانین ئێرە ئەبیاری عەلی ئەمەش هەر ماڵێکە لە ماڵەکانی خوای پەروەردگار لەم شوێنەیە دوور کەعات نوێژەکەین لەبەر پیرۆزی شوێنەکە لەبەرەوەی سنەتێک نییە بەناوی سنەتی ئیحرامەوە بەڵکو کە چوینە ژوورە و تەحیەت المەسجید دەکەین یان ئەگەر دەستنوێژمان شت دوور کا سنەتی دەستنوێژە شوین و نیەتی داخلبوونی ئیحرامە هێنین لێوە و بە تەلبیە بە پشتیوانی خوای پەروەردگار بەرەو مەکەی پیرۆز بەڕێ ئەکەوین ئێستا ئینشاءالله لە خزمەت ئەم برا بەڕێزانەیە لەبەروی هاتوینەتە ئەم شوێنە پیرۆزە لێرە دوور کات سنەتی تەحیەت المەسجید یان دوور کا سنەتی دەستنوێژەکەین دواتر پشتیوانی خوای پەروەردگار سوار پاسەکە ئەبینەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سواری وشترەکەی بووە ڕوبەرووی کەعبە ئەو جارە دەستی پێ کردووە بە لەبەیک اللهم لەبەیک و تەلبیەی کردووە ئێمەش ئینشاءالله وا ئەکەین و سواری پاسەکەمانە بینەوە بەرەو کەعبەی مشەرەف بەڕێەکەوین و دەست پێ ئەگەین بە تەلبیەکردن ئینشاءالله لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا بەم شوەیە خۆشەویستان ئیحرامان بەست ئامادەین بۆی کە نیەت بێنین و داخڵی ئیحرام بین کە وەکو عەرزمانکردن ئیحرام بریتیە لە نیەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سوار وشترەکەی بووە و بەرەو کەعبەی پیرۆز نیەت هێنا ئێمەش ئینشاءالله ئێستا وا دەئانین سوار پاسەکە بووین و ڕووەکەینە قیبلە نیەت هێنین نیەتی ئیحرامیش وەکو عەرزمانکردن ئێمە لەبەرەوەی کە ئەم حەجەی کە ئەیکەین پێ ئەوترێت تەمەتوع ئێستا لە پێشا عومرە ئەنجامین کەواتە نیەتی داخڵبوونی عومرە ئەهێنین ئەبێ بڵین لەبەیکە عومرەتەن هەمومان ئینشاءالله نیەتە هێنین کە دیارە شوێنی نیەت ناودڵە بەڵام سونەت وایە بۆ حەج و عومرە بە زمانیش دەری بڕیت خۆشەویستان ئینشاءالله نیەت بێنن نیەتی داخڵبوونی ئیحرام لەبەیکە عمرة لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك بەم شێوەیە نیەتی ئیحراممان هێنا و داخلی ئیحرام بووین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موژدەی گەورە ئەدا بۆ کەسانەی کە تەلبیە زۆرەکەن هەتا ئەگەنە مەکەی پیرۆز با ئێمە ماندوو نەبین ڕاستە ڕێگایەکی 4-5 سەعاتیە کە فەزلی خوای پەروەردگار ئێستا ڕێگاکەی بۆ ئێمە ئاسان کردو ئێمە بە سیارەی تەبریدەوە و بە پاسەوە و بەم شتانەوە ئەڕۆین سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیان شەو بەڕێوە بوون بەو ڕێگا زەحمەتە بەو بیابانە بەو گەرمایە تا گەیشتوونەتە مەکەی پیرۆز
ئێمە الحەمدوللا لە ماوەی 5-6 ساعاتێک ئاگەینە ئەو شوێنە پیرۆزە با تەلبیە زۆرکەین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مژدەی گەورەی هەیە ئەفەرمێ ما لبى ملبيا قط إلا بشر وما كبر مكبر إلا بشر قال بالجنة قال نعم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هیچ کەسێک نییە کە تەلبیە ئەکا إلا مژدەیەکی پێ ئەدرێ و هیچ کەسێک نییە کە تەکبیر و الله ئەکبەرەکە لەو ڕێگەیە إلا مژدەی پێ ئەدرێ فەرمیان بە بەهەشت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بە بەهەشت لەبەرەوە با هیداک نەبین ئەم چەند سەعاتی کە ئەگەینە ئەوێ هەوڵ بین ئینشاءالله تەلبیە زۆرکەین ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەی لە لای خوا سەحابەی ئازیزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە گەیشتونەتە مەکەی پیرۆز هەندێکیان قورگیان نووساوە لەبەرەوەی ئەوەندە تەلبیان کردووە ئەوەندە هاواریان کردووە هەر شتێک جوێی لە دەنگمان بێت لەو دەشت و دۆڵ و بیابان و سەحرایە دڵنیابن کە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە شەفاعەتکار و شاهید بۆمان خوای پەروەردگار لێمان وەرگرێ ئینشاءالله ئێستا بە تەلبیەکردن بەڕێەکەوین بەرەو شاری مەکەی پیرۆز بەم شێوەیە خۆشەویستان ئەو ڕێگا دوورەمان بڕی نزیکەی 450-6 کیلۆمەتر بوو لە مەدینەی منەوەرە تا هاتینە مەکەی پیرۆز کاتێک کە ئەگەینە شاری مەکە یەکەم ئیشێکە چینە ئوتێلەکەمان سونە دوایە ئەگەر ئیشکالی بۆ دروست نەکردن سونە دوایە لە ئوتێلەکە خۆتان بشۆن ئەگەر چی هەندێک کەس وا ئەزانن کە ئەم ئیحرامەی دانا لە بەری خۆی شت ئیحرامەکە ئێشکێ ئیحرام بەوە ناشکێ زۆر ئاساییە کە گەیشتینە شاری مەکە سونە دوای ئەتوانین بچین خۆمان بشۆین بەڵام بەمەرجێ دوای ئەوەی کە خۆمان شت ئیحرامەکە لەبەرکەینەوە ناژبێ بۆنی خۆش و عەتر و ئەم شتانە بەکاربێنی چونکە ئینسان کاتێک کە داخڵی ئیحرام بوو کۆمەڵێک شت کە پێشتر لە لای حەڵاڵ بوو لەو کاتەیە لەسەری حرامە بێ یەکێک لەوانە مو لە خۆکردنەوە یەکێکی تر نینۆک بڕین یەکێکی تر بۆنی خۆش بۆ پیاوان کە لە کاتی ئاساییە سونەتە بۆ مزگەوت بەڵام لە ئیحرامە حرامە بەنسبەتی ئەو برابەڕێزانی کە خێزانیان لەگەڵە لە کاتی ئیحرامە بە هیچ شێوەیە نابێت نزیک بنەوە ئەم کۆمەڵەشتە لە ڕێگا نابێ مەسەلەن هەوڵی ڕاوکردن و ئەو شتانە بن کە ئەوە کەمە ڕاوکردن بەڕاستی ئەم کۆمەڵە حاڵەتە کە لە کاتی ئاساییە سەوزایی نابێ بشکێنەوە لە کاتی ئاسایی ئەم شتانەکە هەبێ لە کاتی ئیحرامە لە سەریان حرامە گەیشتینە شاری مەکەی پیرۆز لە ئوتێلەکە کەلوفە لە کوشتەکانماندانا با هەوڵ بین ئیساحەتێ بکەین و زۆر خۆمان تەئخیر نەکەین بەرەو مەسجد الحرام بەڕێ بکەوین بەرەو ماڵی خوای پەروەردگار بۆ بەجێهێنانی ڕوکنی دووەمی حەج بیان عومرە کە ئەویش بریتێ لە 7 جار تەواف بە دەوری بیتە ئێستا ئەچینە ناو بیتی پیرۆز وا ئەدانین ئەمە مەسجد الحرامە و سنە دوایە کاتێک کە ئەڕۆین ئەگەر ئەمە دەرگای بیت بێ فەرمونون وا دانین ئەمە دەرگای بیتە سنە دوایە وەکو هەموو مزگەوتێ بە قاتی ڕاز ئەچینە و ژوڕەڵێن أعوذ بالله العظيم وبوجهه الكريم وسلطانه القديم من الشيطان الرجيم اللهم اغفر لي ذنوبي وافتح لي أبواب رحمتك سنة دعاء شينا هر مزگەوتی ئەم دوعاە خوێن ئەڵێن یا ربی خوای لێمان خۆش بیت و دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە وردە وردە ئەڕۆین چەند قادرمەیەک ئەبرین تا ئەگەینە حەوشەی بیت و ئەگەینە بەرەمبەر کەعبەی مشەڕەفە کە ئیمان مەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەر کاتێک شای بکەوتە بە کەعبەی پیرۆز کە ئەچوو سەلامی لێ کرد ئەی فەرموو اللهم أنت السلام ومنك السلام فحينا ربنا بالسلام يمش أو سنة إمام عمر زيندو أكين أو سلام أكين لكعبي مشرفة لم كاتيا كأشين حوشي بيت سنة دوايا شان مان رود كين بو بجيهناني ركني دوهمي عمر كمان كحوجار طوافة بدوري بيتا يسا إن شاء الله اضطباع كين كسنة دوايا شان مان رود كين بەم شێوەیە سونە دوایە کە ئیحرامەکە لە ژێر باڵی ڕاستمانەوە بینەوە بەسەر شانی چەپمان کاتێک کە هاتینە بەرامبەر بە کەعبەی پیرۆز سەلامی لێ ئەەکەین و دەست پێ ئەەکەین ئەڵێن بسم الله الله ئەکبەر سێ شەوتی یەکەم سونە دوایە بۆ پیاوان بە هەروەڵە ڕۆشتنێکی سەریع بەڵام بۆ خوشکانی بەڕێز کە لەگەڵمان لە خزمەتیانین بە ڕۆشتنێکی ئاسایی خۆیان ئێستا بەم شێوە ئینشاءالله دەست پێ ئەەکەین بە تەواف ئەمە شوێنی دووەرگرتنی دوعاە تەوافی پیرۆز تەواف بە دەوری ماڵی خوای پەروەردگار سونە دوایە سێ شەوتی یەکەم بە هەروەڵە بڕۆین بەم شێوەیە نابێ ئینسان لەم کاتەیە قسە زۆر کە نابێ خۆی مەشغوڵکە ئەبێت تەنها دوعا بکە ئەمە ڕوکنی یەمانیە سونە دوای لێرەوە تا ئەگەینە حەجەر ئەسوەد دەڵێن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الله أكبر ئەوە شەوتێکمان تەواو کرد بۆ شەوتی دووەمەچین دوعا ئەبێ زۆر بکەین نابێ قسە زۆر بکەین نابێ خۆمان مەشغوڵکەین بە مۆبایل و بە ڕەسمگرتن و بۆم شتانەوە ئەمە شوێنی دوعا وەرگرتنە ئێمە لە شوێنێکی پیرۆزانی و لە ماڵی خوای پەروەردگارە و لە عیبادەتێکی زۆر پیرۆزین ئەبێ هەوڵ بین ئیستیغلالی ئەو کاتە بکەین
هەر خەریکی دوعاکردن بین تا خوا لێمان وەرگرێ ئینشاءالله. إلى الركن اليماني لين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. أما دو شوط مان تواكر برو شوط سيمتين كسنة دواء هرسي شوطك بمشي ويبهر ولا بروين كأو كاتا بيغمري خاص صلى الله عليه وسلم كاتك هات مكة مشركين وبيباوركان دعاية عن كرت وتيان بيغمري خارج الصحابة كان هيزوت أنا أنما أوتوشي نخوشيبون بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەم شێوەیە بڕۆن و عیزەتی ئیسلامیان بۆ دەرخەن. ئەمە ڕوکنی یەمانی ئەڵێن ربنا آتنا في الدنيا حسنة في الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. لە شەوتی چوارەمان ڕۆشنەکەمان ئاساییە بێتەوە بە هێواشی ڕۆین و دوعا زۆرەکەین کە خوای تەعالا بە باشترین شێوە لێمان قبوڵ کە ئینشاءالله. ئەمەی لای دەستی چەپمان کە دیارە ئەمە پێی ئەوترێ حیجری ئیسماعیل. ئەمە حیجری ئیسماعیل ئەمە بەشێکە لە بەیت نابێت لە کاتی تەوافە لەو بینەوە بڕۆین بەڵکو ئەبێت لە دەرەوەی حیجری ئیسماعیل بڕۆین. بەم شێوەیە ڕۆین تا ئەگەینە ڕوکنی یەمانی. لێرە دەست پێکەین وڵێن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. هەر مجارێ ڕووی سنگمانەکەینە کەعبە و سەلامی لێکەین. ئەوە چوار شەوتمان تەواو کرد. بەرەو شەوتی پێنجەمە ڕۆین دوعاکەین کە خوای پەروەردگار لێمان قبوڵ کا و هەر کام لە ئێمە بە کۆڵێک گوناه و هاتووینەتە ماڵەکەی خوای پەروەردگار بەو هیوایی کە ئینشاءالله خوای تەعالا دەست نەنێ بە ڕوومانە و خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بێ کە ئەمە وعدی خوای پەروەردگارە و پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم پێی فەرمووین. ئەمە ڕوکنی یەمانی ئەڵێن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. ئەوە پێنج شەوتمان تەواو کرد هەمیشە دوعاکەین. ئەمە شوێنی دوعاکردنە شوێنی ذیکرە شوێنی قورئان خوێندنە با هەوڵ بین ئەم کاتەکەمە بە دوعا پڕکەینەوە ئینشاءالله. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. خوای تعالی لێمان قبوڵ کەی بە خاتینە ئەو جوانەکان و نەئیتە بە ناوچەوانمانە یا ربی. إلى الركن اليماني قالين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. پێنج شەوتمان تەواو کرد بەرەو شەوتی شەشەمە ڕۆین بۆ هیوایی کە خوای تەعالا بە باشترین شێوە لێمان قبوڵ کە ئینشاءالله. دوعا زۆرەکەین با هەوڵ بەین ئیسفادە لەم کاتە بکەین کە بەڕاستی وەختێکی زێڕینە کاتێکی زێڕینە فرسەتێکی زێڕینە با هەوڵ بین لە چیز خۆمانینێن ئینشاءالله. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. الله أكبر. هەر دوعایەکمان پێویستە هەموو کەس خۆی زانێت چی احتیاجێکی هەیە دوعا زۆر کار لە خوای پەروەردگار ئینشاءالله خوای تەعالا دوعاکانمان باشترین شێوە لێ قبوڵەکە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر. كديارة سنة دواء إنسان أقر بوي بكري همو شوطة كان استلامي حجر الأسود كادز بيني بحجر الأسود بەڵام لەبەرەوەی کە ئێستا ئیزدیحام و قەرەباڵغیشی زۆر زۆرە بە ئاسانی ناتوانانی دەسی لێبەی بۆیە لە دووریشەوە کە ئێمە ئیشارەتی بۆ کەین و سەلامەکەین لە حەجەر ئەسوەد ومێدمان وایە کە ئینشاءالله ئەو ئەجرەی کە هەیەی دەستمان کەوێ سنەتە و خێرێکی گەورەیە ئینسان دەستی لێ بە ماچی بکە بەڵام بەداخەوە ئێستا زۆر زیحامە ناتوانین ئیستیلامی کەین و ماچی کەین تەنانەت لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لەو خوشکانە لەو ئافرەتانە کە چوونە خزمەتی عائیشەی دایشی ئیمانداران ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێی فەرموو کە من چووم بۆ حەجەر ئەسوەد ئەو سەحابە بەڕێزە ئافرەتێ بوو فەرمووی بە دایشی ئیمانداران چووم ئیستیلامی حەجەر ئەسوەدم کرد عائیشەی دایشی ئیمانداران ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لا ئاجارەکی الله لا ئاجارەکی الله لا ئاجارەکی الله سێ کەڕە لەسەر یەک پێی فەرموو خوا خێرت نەنووسێ و پاداشتت نەیاتەوە تۆ چۆن چوویتە ناو ئەو قەرەباڵغیە ئەو ئیزدیحام و تێکەڵ بووی بەم هەموو پیاوە لەبەرەوەی کە ئیستیلامی حەجەر ئەسوەد کەی لەبەرەوە ئێمە کە ئەزانین ئەگەر کاتێ بزانین ئیستیلامی حەجەر ئەسوەد تووشی حرامێک ئەبین پیا و ئافرەت تێکەڵە بن بەسەریەکە پیا و جاری وە بۆ پەراسووی شکاوە لەوێ جاری وە بە خەڵک لەوێ تووشی ناڕەحەتیشی زۆر بۆ ئیحرامی ببەرەوە نەماوە ئافرەت تێکەڵ بوون لەگەڵ پیاوە لەو حاڵەتەیە بەڕاستی دروست نی ئینسان خۆی بخاتە و زەحمەتەوە
ئینشاءڵڵا کاتێک کە سەلامی لێکەین ئەو ئەجرەمان دەسەکەی خوای گەورە لێمان قبوڵ کە یا ڕەبی. سپاس بۆ خوای پەروەردگار ڕوکنی دووەمی عومرەمان ئەنجامدا کە 7 جار تەواف بوو بە دەوری بیتە لە کاتی هەر حەوشەوتەکەیە ئەگەر کرا وەکو عەزمانکردن ئیستیلامی حەجەرەکەین بەڵام زۆر زەحمەتە ئێمە لە دوور و سەلامی لێکەین. ڕوکنی یەمانی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یحوط الخەطایا حوطە ئەفەرمێ ئینسان کە لە کاتی تەوافە ئەگەر بۆی کرا دەستبێنی بە ڕوکنی یەمانیە. ڕوکنی یەمانی ئاسانترە وەکو حەجەر ئەوی زیحامەی لەسەر نییە لەبەرەوەی کە دەست ئەهێنی بە ڕوکنی یەمانیە پێغەمبەری خوا فەرمێ گوناه هەڵەوەرێنێ خوای پەروەردگار هەموو گوناهکانمان هەڵبەرێن ئینشاءڵڵا. ئێستا حەوشەوتی تەوافمان تەواو کرد دواترە چنە پشتی مقامی ئیبراهیمەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ئاەتەی خوێن کە فەرمی أعوذ بالله من الشیطان الرجیم واتخذوا من مقام إبراهيم مصلى ئەچینە پشتی مقامی ئیبراهیمەوە لەبەر ئەوەی کە ڕێگە نەگرین لە خەڵک ڕێگە نەگرین لە تائیفین و لەو کەسانی کە تەوافەکەن گوناهبارە بین ئەگەر ئێمە بچینە سەر ڕێگەکەیان ئەبێ بچینە پشتەوە لە شوێنێک لە هەر شوێنێکی حرەما بێت ڕوەکەینە قیبلە و ڕوەکەینە کەعبەی شەریف دوور کا سنەتی تەوافەکەین لە ڕکاتی یەکەما سوورەی فاتیحە و سوورەی کافیرون ئەخوێنین قل یا ئەیها الکافرون لە ڕکاتی دووەمە سوورەی فاتیحە و سوورەی ئیخلاص ئەخوێنین قل هو الله ئەحد. سنە دوایە کاتێکە تەوافمان تەواو کرد شانمان داپۆشین بەم شێوەی ئینشاءڵڵا ئێستا شانمان داپۆشین و ئەڕۆین بەرەو مەقامی ئیبراهیم پشتی مەقامی ئیبراهیم بۆ بەجێهێنانی ئەو سنەتەی تر کە خێرێکی گەورەی هەیە کە دوور کات سنەتە لە پشتی مەقامی ئیبراهیم و سنەتی تەواف. فەرمون با بچینە پشتی ئێرە مەقامی ئیبراهیم و ئەچینە پشتی مەقامەوە. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك. دوای ئەوەی کە ئەو سنەتە گەورەیشمان بەجێهێنا لە پشتی مەقامی ئیبراهیمەوە ئەو دوورکە سنەتەمان کرد سنەتی تەواف کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی چەندین شوێن نزیکەی 7 شوێنی بۆ کردین لە مەسجد الحرامە لە ناو کەعبەیە کە دوعا گیرە یەکیان لەو شوێنە لای حەجەر ئەسوەد دوعا گیرایە لەو کاتەیە کە ئەکڕێ لە کاتی تەوافا دوعا گیرایە لای مولتەزەم نزیکی دەرگای کەعبە بینی دەرگای کەعبە و حەجەر ئەسوەد لەوێ سنەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی هەڵواسیەوە دەست و دەموچاو و سنگی مبارەکی نووسانەوە بە کەعبە و لەو شوێنە دوعا گیرایە یەکێک لەو شوێنە کە دوعا گیرا بوو لای مەقامی ئیبراهیم بوو لەو کاتەیە کە دوور کا سنەتی تەوافەکەین دوعاکەین و زۆر داواکەین لەخوا کە خوای پەروەردگار لێمان قبوڵ بکات. دوای ئەوە سنە دوای بچین بۆ ئاوی زەمزەم کە پێغەمبەری خوا فەرمی خەیر ماء على وجه الأرض ئەفەرمیە باشترین ئاوێکە لەسەر زەویە طعام طعم وشفاء سقم ئەفەرمی هەم بری خواردن ئەکەوێ هەروەها شیفایشە بۆ هەموو ئەو کەسانی کە بە هەر نیەتێکی حەڵال خۆن ئینشاءڵڵا خوای پەروەردگار بۆیان ئەهێنێتە دی. ئێستا چین بەرەو ئاوی زەمزەم ئینشاءڵڵا تێرە خۆین لەو ئاوی زەمزەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنەی زەمزەم خواردووە پەراسووی مبارەکی کشاوە فەرمون ئاوی زەمزەم خۆن سنە دوایە لە کاتی ئەو خواردنەوەیە دانیشین ڕوو بکەینە کەعبە بە 3 قوم بیخۆین بە دەستی ڕاست بیخۆین بەم شێوەیە بسم الله لە کاتی خواردنی ئاوی زەمزەمە دوعایەکەی ئەڵێن اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا وشفاء لكل داء. خوای پەروەردگار بیکا بە شیفا بۆ هەموو نەخۆشیەکان وخوای تعالی بیکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان و ئاوی زەمزەممان بەنسیب بکە ئینشاءڵڵا و لە ڕۆژی قیامەتیشا لەسەر حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێل لە ئاوی کەوسەر بخۆین ئینشاءڵڵا. دوای ئەوەی کە خوای پەروەردگار فەزلی لەگەڵ کردین تێر ئاوی زەمزەممان خوارد ئێستا بەرەو ڕوکنی سێهەمی عومرە بەڕێەکەین کە سەعیە لە نێوان سەفا و مەڕوایە. سنە دوایە ئینسان کاتێک کە ئاخر جار لە کەعبە لە بەیت دەرەچێت جارێک کە ئیستیلامی حەجەر ئەسوەد کە بەڵام لەبەرەوەی کە ئیزدیحام و قەرەباڵغی ناتوانین ئێمە لە دوورەوە ئێستا دەرەچین لە کەعبە و سەلام لە بەیتەکەین هەرەڵێن الله ئەکبەر ئێستا بەرەو سەفا و مەڕوا ئەڕۆین ئینشاءڵڵا لە ڕێگا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشەوەی کە بگاتە سەری سەفا ئەم ئاەتەی خوێنەوەی مژەڵێن أعوذ بالله من الشيطان الرجيم إن الصفا والمروة من شعائر الله فمن حج البيت أو اعتمر فلا جناح عليه أن يطوف بهما ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم. پاشان ئەمە گەیشتینە سەری سەفا ئەمە تەپۆڵکەی سەفایە ئەو شوێنەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێرەوە دەستی پێ کردووە بەرەو مەڕوە لێرە ڕۆکەینە کەعبە و
أو أذكار وذكراني كبي غمري خاصة وصم خوانيتي إما جلين وفرم بيلن الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله وحده لا شريك له وحده لا شريك له له الملك وله الحمد له الملك وله الحمد يحيي ويميت يحيي ويميت وهو على كل شيء قدير وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا إله إلا الله وحده أنجز وعده أنجز وعده ونصر عبده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. دعاء خوينين لبين كان يعني أم ذكر سيجار أخوينين لبين كان أنا دعاء خوينين فرمن دعاء كان هر دعاء كان في سدواب كان لأخوي جورا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله وحده لا شريك له وحده لا شريك له له الملك وله الحمد له الملك وله الحمد يحيي ويميت يحيي ويميت وهو على كل شيء قدير وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا إله إلا الله وحده أنجز وعده أنجز وعده ونصر عبده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. دعاء خير أخين بوجاري سهم أو ذكرى أخوانينه الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله وحده لا شريك له وحده لا شريك له له الملك وله الحمد له الملك وله الحمد يحيي ويميت يحيي ويميت وهو على كل شيء قدير وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا إله إلا الله وحده أنجز وعده أنجز وعده ونصر عبده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. أبدأ أبدأ بما بما بدأ الله به بدأ الله به بەو شێوەیە دەست پێکەن کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا دەستی پێکردەوە لە پێشا فەرمێ ئین الصفا والمەروە ئێمەش ئینشاءڵڵا ئێستا لە سەفا بەرەو مەروە بەڕێیەکەوین بەو هیوایی کە خوای پەروەردگار لێمان قبوڵ کە مەسافەیەک ئەڕۆین تا ئەگەینە نزیکی گڵۆپە سەوزەکان ئەمەی کە گەیشتینەمە ئاستی گڵۆپە سەوزەکانە ئەم مەسافەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەریعی ڕای کردو ئێمەش بە سەریعی ڕاکەین تا نیهایەتی گڵۆپە سەوزەکان بەم شێوەیە ڕاکردنەکە تەواو بوو لە گڵۆپە سەوزەکان لێرە هەر بە ڕۆشتنی ئاسایی ئەڕۆین سوننە دوایە خوشکانی بەڕێز هەر بە ڕۆشتنی ئاسایی بڕۆن لە هیچ کاتێکا ڕناکەن هاتین تا گەیشتینە تەپۆڵکەی مەڕۆ ئەمە شوێنی مەڕۆیە تەپۆڵکەی مەڕۆ لێرە ئینشاءڵڵا دوعاکانە خوێن ڕۆکەینەوە کەعبە ئەوە کەعبە لێرەیە ألين الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله وحده لا شريك له وحده لا شريك له له الملك وله الحمد له الملك وله الحمد يحيي ويميت يحيي ويميت وهو على كل شيء قدير وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا إله إلا الله وحده أنجز وعده أنجز وعده ونصر عبده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. دعاء خير كان سيجار أو دعاء كين وكتشون لصفا خوێنمان لە مەڕۆژ سونە دوای دووبارەکەینەوە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله وحده لا شريك له وحده لا شريك له له الملك وله الحمد له الملك وله الحمد يحيي ويميت يحيي ويميت وهو على كل شيء قدير وهو على كل شيء قدير. لا إله إلا الله وحده لا إله إلا الله وحده أنجز وعده أنجز وعده ونصر عبده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. دعاء خير كان إن شاء الله أخواتي ولي معقول جاري سيم وكوتاي كسنة ودعاء بكين الله الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده أنجز وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده وهزم الأحزاب وحده. خوای گەورە لێمان قبوڵ کە ئەمە ئەوەی کە پێویست بێ سونەت بێ لە مەڕۆژ جێبەجێمان کرد حەوت جار سونەت وایە بڕۆین بۆ لە سەفاوە دێینە مەڕوە جارێک ئەڕۆینەوە سەفا دوو دێینە مەڕوە جارێک ئەڕۆینەوە سەفا سێ
دێینە مەڕوە جارێک ئەڕۆینەوە سەفا چوار یعنی 4 جار ڕۆشتنە بۆ مەڕوە 3 جار هاتنە بۆ سەفا زۆر جار عەمرەکارانیان حاجیان لیان تێگەچێ لە سەفا دێنە مەڕۆ ئەڕۆنەوە سەفا بە 1 شەوت حسابیەکەن کە ئەمە ئەکاتە 14 شەوت ئەمە هەڵەیەکی گەورەیە زۆربەی جار عەمرەکاران و حاجیان ئەوەی کە نەشارەزان 14 جار سەفا و مەڕواکەن لەبەرەوە با بزانن وەکو تەواف نییە تەواف لە حەجەر ئەسوەد ئەڕۆی توێیتەوە حەجەر ئەسوەد بە 1 شەوت حسابە زۆر کەس وازانێت لە سەفا ئەڕۆیتە مەڕۆیتەوە سەفا بە 1 جار حسابە بەس خۆی بە 2 جار حسابە واتە لە سەفا ئەچیتە مەڕۆ جاری حسابە ئەڕۆیتەوە سەفا 2 کەواتە 4 جار بۆ سەفا و 3 جار ئەگەڕێتەوە بۆ مەڕۆ ئێستا ژەڕۆین بەرەو مەڕۆ پشتیوان بەخوای گەورە ئەمە جارێکمان تەواو کە 3 جاری کە بڕۆنی بینەوە کاتە هەر حەوت شەوتەکە و خوا لێمان قبوڵ بکە فەرمون با بڕەکەین لە گەڕانەوەیشا بە هەمان شێوە کە گەیشتینە ئاسی گوڵە پەسەوزەکان ئەبێ ڕاکەین یا الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە سەریع ڕای کردووە ئەو دوعایش کە ئیبن عەباس بۆمانە گێڕێتەوە فەرمێ الصحابي پیغمبری خوا صلی الله علیه و سلم دعایان کردووە فەرمیانە ربی اغفر وارحم إنك أنت الأعز الأكرم ربی اغفر وارحم إنك أنت الأعز الأكرم ئەم دوعایە صحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم شوێنە خوێنیانە خوای پەروەردگار لە هەموو لایەکمان قبوڵ کە ان شاء الله سپاس بۆ خوای تعالی کە خوای یارمەتیایین ڕوکنی یەکەمان بەجێهێنا کە نیەتی ئیحراممان هێنا ڕوکنی دووەممان بەجێهێنا کە 7 جار تەوافمان کرد بە دەوری بەیتە ڕوکنی سێیەممان بەجێهێنا کە 7 جار سعیمان کرد هەوڵماندا لە نێوان سەفا و مەڕوەیە ئێستا تەنیا واجبێک کە ماوە لەسەرمان ئەویش ئەوەیە بۆ پیاوان حەلق فەزلێکی گەورەی هەیە و خێرێکی گەورەی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ کەڕە لەسەر یەک فەرمووی رحم الله المحلقين رحمەتی خوا لەو کەسانی کە سەریان بە مووس بە گوێزان حەلقیەکەن جاری دووەم فەرمیان ئەی مقەسرین فەرمووی رحمەتی خوا لە محلقین فەرمیان ئەی مقەسرین لە جاری سێهەما پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم رحمەتی نارد و دوعای خێریشی کرد بۆ ئەو کەسانەی کە کورتیەکەن و قژیان کەواتە باشتر و خێرتر و فەزڵ و ئەفزەل ئەوەیە کە بۆ پیاوان سەریان حەلقکەن بە گوێزان بەم شێوەیە کاک حاجی عومەر ئێستا لای حەلاقەکە سەری سفرەکە ان شاء الله خوشکانی بەڕێزیش سنەت وایە قژیان هەمووی کە داهێناوە لە شێوەی 2 پرچ بەم شێوەیە تەنها بەقەدەر سەرپەنجەیەک بەم شێوەیە قژیانە بڕن بەمە ئەوەی کە پێویست بێت لە حەج لە عومرەیە کە قۆناغی یەکەم ئێشتا ئێمە خەریکی عومرەین ئەمرەکەمان کۆتایی پێدێ و کە سەرمان تاشی ئیحرامەشکێنین کە ئیحراممان شکان ئەو کاتە وەکو حاڵەتی ئاسایی خۆمانی لێ دێ تەنها بۆ یەک حاڵەت سنەت وایە ئەو کەسەی کە دێ بۆ حەج ئەگەر عومرەکەی نزیکی حەج بێ ئەتوانێت لەو کاتێشا کورتی کاتەوە لە کاتی حەجە حەلقیکە ئەوە ئەفزەل ئاوایە بەڵام لەبەرەوەی ئێستا حاجانی کوردستان کاتێک کە ئەگەن ئەوێ هێشتا نزیکەی 20 ڕۆژی ئەمێنێ بۆ مۆسیمی حەج لەبەرەوە باشتر وایە ئێستاش سەفریکەن و بەڵام ئەگەر نزیکی حەج بوو ئێستا کورتی کەنەوە لە کاتی حەجا قژیان سەفرکەن خوای پەروەردگار لە هەموو لای قبوڵکە تا ئێستا مەناسیکی عومرەمان ئەنجامدا لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەوەی کە سەرمان چاکرد ئەڕۆینەوە ئوتێلەکە و ئیحرامەشکێنین ماوەی 15 ڕۆژێکمان ئەمێنێ بۆ 8 ذی الحجە یوم التەڕویە کە لە 8 ذی الحجە یوم التەڕویە یەکەم ڕۆژی مەناسیکی حەج دەست پێکە پشتیوان بەخوا لە ئاڵقەیەکی ترە مەناسیکی حەج دەست پێکەین و لە خزمەتانە پێشکەشیەکەین بۆ هیوای کە خوای پەروەردگار عمرەی هەموو عمرەکاران قبوڵ کە دوعای هەموو لایە قبوڵ کە و ئەم سەفەرە پڕبەرەکەت و خێرش خوای تەعالی بیکا بە نسیبی هەموو لایەک هەموو لایەکتان بە خوای پەروەردگار سپێرین خوای پەروەردگار یار و یاوەری هەموو لایەکتان بێ و خواتان لەگەڵ لە ئەڵقەی یەکەمە باسمان لەوە کرد کە چۆن زۆرینەی جار قۆناغی یەکەمی گەشتەکە بەرەو مەدینەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم کە دیارە سەردانکردنی شاری مەدینەی منەوەرە بەشێک نییە لە حەج یەکێک نییە لە ڕوکن و لە واجبات و لە سنەتی حەج بەڵکو زیارەتی مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ئەجرە گەورەی هەیە کە لە خزمەتتانە باسمان کرد نوێژێک لەو مزگەوتەیە خێری 1000 نوێژی هەیە بۆیە زۆرینەی حاجیان و عومرەکارانی بەڕێز سەرەتا بەرەو مەدینەی منەوەرە بەڕێەکەون پاشان قۆناغی دووەم دێنەوە بەرەو مەکەی پیرۆز باسمان کرد لە خزمەتتانە کە چۆن ئەچینە مەدینە و چۆن ئەچینە میقات و چۆن عومرە ئەنجام دەین لە سەرەتا و ئیحرامەشکێنین لە ئێستادا پشتیوان بەخوای پەروەردگار باسی قۆناغی دووەم ئەکەین کە بەجێهێنانی مەناسیکی حەجە ئەو حەجەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ والحج المبرور ليس له جزاء إلا الجنة ئەفەرمێ حەجی وەرگیراو لە لای خوای پەروەردگار هیچ پاداشتێکی نییە ئیلا بەهەشت نەبێ خوای پەروەردگار بیکا بە نسیبی هەموو لایەکمان مەناسیکی حەج خۆشەویستان لە یوم التەڕویە دەست پێ ئەکا 8 ذی الحجە
سنت وایە لەسەر هەموو حاجیانی بەڕێز و خۆشەویست کە لە 8 ذی الحیجە ئیحرام ببەستن کە ڕوکنی یەکەمی حەجیش بریتە لە ئیحرام. حاجیان هەمویان لە ئوتێلەکەوە لە شوێنی نیشتەجێبوونی خۆیانەوە خۆیان ئەشۆن کە سنەتە غوسلی ئیحرام دەرکەن هەروەکو چۆن پێشتر لە خزمەتانە باسمان کرد بۆ عومرەکە. بە هەمان شێوە بۆ حەجیش لە ئوتێلەکە لەو شوێنی کە تێیان نیشتەجێن خۆیان ئەشۆن غوسلی ئیحرام دەرەکەن. پاشان برایان خۆیان بۆن خۆشەکەن. سنەت وایە بۆ پیاوان خۆیان بۆن خۆشکەن کە نابێ خوشکانی بەڕێز بە هیچ شێوەیەک عەتر بەکار بێنن. دواتر نیەت ئەهێنن ئیحرام لەبەرەکەن، ئیحرامە پۆشن. بەڵام ئەم نیەتیان وەکو نیەتەکەی پێشوو نییە. پێشتر نیەتمان هێنا وتمان لەبەیکە عومرەتەن کە دیارە یەکەم جار عومرەمان ئەنجامدا. ئەم حەجە بە تەمەتوع ئەنجامەین. بەڵام ئەم جارەیان کە لە ڕۆژی 8 ذی الحیجەیە نیەت ئەهێنین ئەڵێن لەبەیکە حەجەن، خوایە گیان ئەوە هاتین فەرمانبەردارین سەرمان لەڕێتە حەج بۆ تۆ ئەنجامەین خوایە گیان. اللهم حجا لا رياء فيها ولا سمعة. يا ربي خواي پروردگار حجك من بنسيب كي كدور بي للرياء بو شورته سمعت به. لو تيلك نيته هنين هشتي مان سنتي پیغمبري خواي صلى الله عليه وسلم روين بو مينا بربياني روجي هشتي مان لشاري مكي پیروزه وبرئ كوين برو مينا سنت وايا شو روجك دي بينو بيان يكي كاتك اچين مينا نوێژی نیۆڕۆکەین لە مینا بە قەسڕ بەبێ جەمع واتە تەنها دوور کات لە کاتی خۆیە. نوێژی عەسرەکەین لە مینا بە قەسڕ بەبێ جەمع لە کاتی خۆیە دوور کات نوێژی عەسرەکەین بە قەسڕ. نوێژی مەغریبەکەین بە هەمان شێوە لە مینا بە سێر کات کە دیارە کورتکردنەوەی نییە مەغریب. نوێژی عیشاکەین هەر لە مینا بە قەسڕ بەبێ جەمع. ئەمێنینەوە بۆ ڕۆژی شەو ئەو شەوەی کە بۆ بەیانی ئەکاتە ڕۆژی عەرەفە کە ئەکاتە شەوی 9 ذی الحیجە. بە هەمان شێوە نوێژی بەیانی لێوێ ئەنجامەدەین لە مینا. پاشان ئەوەستین تا خۆر بەرزە بێتەوە کەمێک بە لەبەیک اللهم لەبەیک بەڕێەکەوین بەرەو خاشی پیرۆزی عەرەفات. ئەو ڕوکن ئەساسەی کە پێغەمبەری خوا باسیەکە صلی الله عليه وسلم فەرمی الحەج عەرەفە لە ڕۆژی 9 ذی الحیجەیە کە لای خۆمان پێ ئەوتری ڕۆژی عەرەفە ڕۆژێک پێش جەژنی قوربان بەڕێەکەوین بەرەو خاشی پیرۆزی عەرەفات بە لەبەیک اللهم لەبەیک. ئەو عالەمە هەمووی بە یەک جار بە یەک دروشم بە یەک جلو بەرەکە هەمووی ئیحرامە ئەڕۆن بەرەو خاشی پیرۆزی عەرەفات بەرەو لێخۆشبوون و ڕەحمەتی خوای پەروەردگار. کاتێک کە ئەچینە عەرەفە ئەو سنەتەی پێغەمبەری خوا زینۆکەینەوە عەلەیهی سەڵات وسەلام کە چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عەرەفە بووە کە لەوێ ماوەتەوە نوێژی نیۆڕۆ عەسری بە قەسڕ و جەمع کردووە. پاشان لەوێ ماوەتەوە تا بانگی مەغریبی فەرمووە. دوای ئەوەی کە خۆر ئاوا بووە پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەرەفاتی بەجێهێشتەوە و گەڕاوەتەوە بۆ مزدەلیفە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی گەورەی ڕۆژی عەرەفە فەزڵ و پلێپایی ڕۆژی عەرەفە پێمانە فەرمێ چی؟ ئەنەسی کوڕی مالیک بمانی گەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم معشر الناس أتاني جبرائيل عليه السلام آنفا فاقرأني من ربي السلام وقال إن الله عز وجل غفر لأهل عرفات وأهل المشعر ومن ضمن عنهم التبعات. فقام عمر بن الخطاب رضي الله عنه قال يا رسول الله صلى الله عليه وسلم هذا لنا خاصة قال هذا لكم ولمن أتى من بعدكم إلى يوم القيامة. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لروجي عرفة فرموي أي أهل عرفات أي أو كساني كلا عرفات كوبن وتوخواي تعالى أو شرف قوري بيبخشون. ئێستا جوبرەهیل عەلەیهی سەلام جوبریلی ئەمین هات و نزیک بۆ و سەلامی پەروەردگارمی پێگەیاندم پێی فەرمووم کە خوای پەروەردگار لە هەموو ئەهلی عەرەفات خۆش بووە. یا ڕەبی خوای پەروەردگار بە لێخۆشبوانی ئەهلی عەرەفاتمان خا. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و هەستا و فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا ئەو لێخۆشبوونی خوایە تایبەتە بەم ئەهلی عەرەفاتەوە یان بە ئەهلی عەرەفاتی دوای ئێمەش واتە ئەو جیلانەی دواتریش کە دێن بۆ عەرەفە؟ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بۆ ئێوەیە و بۆ دوای ئێوەشە هەتا ڕۆژی قیامەت. کەواتە ئەمە موژدەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک لە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار نسیبی بەرێتە خاکی پیرۆز عەرەفات ئەوە خوای پەروەردگار لێ خۆش ئەبێ و موژدە و لێخۆشبوونی خوای پەروەردگاری بۆ دابەزیوە. و هەروەها عائیشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمیە کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ما من يوم أكثر من أن يعتق الله
فيه عبدا من النار من يوم عرفة وإنه ليدنو ثم يباهي بهم الملائكة فيقول ما أراد هؤلاء اشهدوا ملائكتي إني قد غفرت لهم. عائشة دایشی مانداران بۆمان جێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ڕۆژی عەرەفە کە خوای پەروەردگار گردنی بەندەکانی ئازاد کە لە ئاگر. هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ڕۆژی عەرەفە خوای پەروەردگار لە بەندەکانی خۆی خۆش بێ. خوای پەروەردگار نزیک ئەبێتەوە لە بەندەکانی خۆی. ئەفەرمێ بە مەلائیکەکان ئەی مەلائیکەکان ئێوە بە شاهید بن ئەوا من لە هەموو ئەهلی عەرەفات خۆش بووم. ئینشاء الله خوای پەروەردگار هەمومان بەردێ خۆشبوونی ئەهلی عەرەفات دەخا ئینشاء الله. ولا شوێنیش کە ابن عمر بۆمان گێڕێتەوە ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر فێ ئەفەرمێ فإن الله عز وجل ينزل إلى سماء الدنيا فيقول انظروا إلى عبادي شعثا غبرا اشهدوا إني قد غفرت لهم ذنوبهم. عبد الله کوڕی عمر ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر فێ بۆمان گێڕێتەوە ئەفەرمێ خوای پەروەردگار دا ئەبەزێتە ئاسمانی دنیا کەیفیەتەکەی چۆنە ئێمە نازانین بە شێوەیەک کە لایق بە ذات و جەلالی خوای پەروەردگارە. دا ئەبەزێتە ئاسمانی دنیا ئەفەرمێ ئەو خەڵکە هاتوون بۆچی هاتوون کە لە شوێنیشکەیە باسەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەلائیکەی خوا جوابی خوای تەعالی دەنەوە فەرمون ئەی خوای پەروەردگار بۆ ئەو هاتوون کە تۆ لیان خۆش بووی. خوای تەعالی ئەفەرمێ ئێوە بە شاهید بن ئەوە من لە هەموو ئەهلی عەرەفات خۆش بووم ئەگەر بە ئەندازەی دەنکە لمی بیابانەکان گوناهیان هەبێ یان بەقەدەر تنۆشی باران گوناهیان هەبێ ئەوە ئێوە بە شاهید بن لە هەموو ئەهلی عەرەفات خۆش بووم. خوای پەروەردگار بەلێ خۆشبووانی ئەهلی عەرەفاتمان خا. لەبەرەوە خۆشەویستان عەرەفات فەزڵ و پلە و پاداشتێکی گەورەی هەیە. پێغەمبەری خواژە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام الحەج عەرەفە ئەساسی ترین و گەورەترین ڕوکنی حەج بریتیە لە عەرەفە. با هەوڵ بین ئەو ڕۆژە زۆر زۆر بە فرسەتێکی زێڕین وەربگرین. خۆمان مەشغوڵ نەکەین بە قسەی دنیاییەوە. نیوەی ڕۆژەکەمان بەخەو نەبینە سەر. ئێمە شەوی پێشوو لە مینا ماوینەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەو لە مینا ماوەتەوە هەتا ڕۆژی عەرەفە ئیسراحەتی کردووە ئەو شەوە عیبادەتی کردووە. ڕۆژی عەرەفە ڕۆژێکی زێڕینە فرسەتێکی زێڕینە و هەلێکی زێڕینە با لە چیز خۆمانی نین. هەوڵ بین ئینشاء الله ئەو ڕۆژە بە زۆرترین دوعا بینە سەر بە زیکری خوا بە یادی خوا کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام باشترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە. و ئەفەرمی ئەو دوعایش کە من و پێغەمبەرانی پێشتر خوێنومانە ئەوەیە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. كأو دعاء أو ذكرى بيغمبري صلى الله عليه وسلم لروجي عرفة أبو خوش خوينيتي وفرمي بيغمبراني تريش خوين ديوانا هتا بانجي بيروزي مغرب واجب لسر همو حاجيك لعرفات درنشي كبانجي فرمو خور آوابو أو جار بري أكوينو أقرينو برو مزدلفة كلو شوينا أبو كبيغمبري صلى الله عليه وسلم لحج مال آوائية لو كاتي درسونا بوبو بقربا الغيو دنگ دنگ و غلب غلب و أنا پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمی السکینة و السکینة سنة دوا إنسان دسر خو بآرامی دست برو مزدلفة أو الركن جوري أساسي حجمان بجيهنا كحج بريتي ولا عرفة باشان بري أكيمينو أقرين برو مزدلفة كأخوي تعالى باسي أو مشهدش من بوكا فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام باسی ئەو مەشهەدەمان بووە کە ئەو خەڵکە چۆن هەرەمووی دێن و دەگەڕێنەوە لە عەرەفات لە شێوەی فەیەزانێک دێنەوە دەچن بەرەو مزدەلیفە و بەرەو نزیکی مەشعر الحرام دەخوای تەعالی فەرمێ فاذكروا الله عند المشعر الحرام نوێژی مەغریبمان تەئخیر کردووە لەگەڵ نوێژی عیشای ئەنجامی ئەین لە لای مەشعر الحرام لە سنووری مزدەلیفە لە هەر شوێنێکا بێت لەبەرەوەی ڕەنگە دەوروبەری مەشعر الحرام ئەوەندە ئیزدیحام بێ خەڵک نەگاتە ئەوێ لەبەرەوەی ماشەڵڵا حاجیان یەکجار زۆرن بەڵام لە هەر شوێنێکی سنووری مزدەلیفە کە حدودێکی بۆ دیاریکراوە نووسراوە بیدایەتی مزدەلیفە و نیهایەتی مزدەلیفە لە هەر شوێنێ بۆمان کرا لەوێ ئەمێنینەوە هەتا نوێژی بەیانی کە بەڕاستی خۆشەویستان مانەوەی مزدەلیفە هەتا نوێژی بەیانی واجبە سنەتێک نییە ئینسان بڵێ وڵا سنەتێک ئەگەر کرا ئەیکەم وەگەر نەکرا قەی ناکە بەڵکو واجبە لەسەر هەموو کەسێک لە مزدەلیفە بمێنێتەوە هەتا نوێژی بەیانی إلا پیغمبری خو علیه الصلاة والسلام رخصتی داوە بەو کەسانەی کە نەخۆش بوون یان تەمەنێکی زۆریان هەبووە لەگەڵ ئافرەتەکانە ئەوانە کە ڕۆشتون لە دوای نیوەی شەوە مزدەلیفەیان بەجێهێشتووە کەواتە ڕخسەت هەیە بۆ خەڵکیشی کەم توانە ڕخسەت هەیە بۆ ئافرەتان بەڵام ڕخسەت نییە بۆ کەسێکی بەتوانە و گەنج بڵێ وەڵام من لە سەعات 12 شەو مزدەلیفە بەجێ دێڵم
هەتا نوێژی بەیانی لە مزدەلیفە ئەبین و نوێژی بەیانی لە مزدەلیفە بەجێ دێنین پاشان یەکەم ڕۆژی جەژن کە ئەکاتە یەوم النەحر بەڕێ ئەکەوین لە مزدەلیفە و دوایەوە کە نوێژی بەیانیمان کرد ئەڕۆین بۆ شوێنێکی تر کە پێ ئەوترێت دۆڵی عەقەبە و خاشی پیرۆزی مینای پێ ئەوترێ یەوم النەحر ئیشمان چییە؟ دوای ئەوەی کە ئێمە شەو ماوینەتەوە لە مزدەلیفە یەکەم ڕۆژ واجبە لەسەر هەموو حاجیان تەنها جەمەڕەی عەقەبە ڕەجم کەن کەواتە کاتێک کە ئەڕۆی سێ جەمەڕە لەبەردەممانەیە نووسراو جەمەرەی سوغرا یەکەم دووهەم جەمەرەی وستا سێهەمیان جەمەرەی کوبرا یەکەم ڕۆژ حاجیان ئەو شوێنەی کە پێی ئەوترێ جەمەرەی سوغرا کە کوردەواری خۆمان پێڵێن شەیتانی بچووک لەو شوێنەیە ڕەجم ناکەی لە دووهەم شوێنیشان نایکەی بەڵکو لە سێهەم شوێنەکە کە پێی ئەوترێ جەمەرەی کوبرا شەیتانی گەورەی پێڵێن لای خۆمان بە کوردی ئەچین لەو شوێنەیە ڕەجمی شەیتانەکەین حەوبەرد کە سونەت وایە بۆت کرا لە مینا یان لە مزدەلیفە ئەگە شەو لە مزدەلیفە کۆیکەیتەوە هەرە بێ نەکرا لە مینا حەوبەرد کۆکەینەوە ئەم حەوبەردە یەکەم ڕۆژی جەژن تەنها حەوبەرد ئەوە شوێنین و کە لەگەڵ هەموو بەردێکە ئاڵێن بسم الله الله ئەکبەر شەیطان لەوێ بە لەعنەت بێ ڕەجمیەکەین پێ ئەوترێ جەمەڕەی کوبرا حەوبەرد کە دیار ئەو سونەتەی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیندووەکەینەوە کە چۆن پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم زیندووی کردوێتەوە یەکەم ڕۆژ حەوبەرد ئەگرین ئەو شوێنی کە پێ ئەوتێ شوێنی شەیطان پاشان کە ئەچینە خوارەوە ئێمە تا ئێسش هەر لە ئیحرامین دوای ئەوەی کە ڕەجمی شەیطانە کرێ ئەچینە خوارەوە لەوێ سەرتاش و حەلاق و شت زۆرە ئەتوانین لەوێ قژمان بتاشین کە وەکو پێشتریش عەرزمان کردن فەزلێکی گەورەی هەیە لە کاتی حەجە قژمان بە گوێزان بتاشین حەلقیکەین بۆ پیاوان خوشکانی بەڕێز وەکو عەرزمان کردن بە قەدەر سەرپەنجەی لە قژیانەکەنەوە دوای ئەوەی کە چوینە خوارەوە لە شوێنی ڕەجم هەوڵەین سەرمان چاکەین سەرمان بتاشین پاش ئەوە دەبەرەوەی مەجزەرەکان دوورترن ئەتوانین بگەڕینەوە بۆ ئوتێلەکە دوای ئەوەی کە ڕەجمی شەیطانمان کردووە دوای ئەوەی کە سەرمان تاشیوە ئەو کاتە ئەتوانین ئیحرامەکە لە خۆمان بکەینەوە پێی ئەوترێت تەحەلولی یەکەم یان تەحەلولی سوغرا ئەتوانین ئیحرامەکە جلەکانمان بگۆڕین بە جلی خۆمانەوە خۆمان بشوین و لەبەروی خەڵکەکە دو سێ ڕۆژ لە ئیحرامایە و هیلاک بۆ ئارەقی کردوێتەوە ناڕەحەتە ئەتوانن خۆمان بشوین لە ئوتێلەکە ئیسراحەتێکی بۆ بکەین بە جلی ئاسایی خۆمانەوە بڕۆین بۆ تەوافی ماڵی خوای پەروەردگار دوای ئەوەی کە ڕەجمی جەمەرەی کوبرامان کرد لە یەکەم ڕۆژی جەژن یەوم النەحر دواتر ئەتوانین بڕۆین بۆ قەسابخانەکان ئەو هەدیەی کە لەسەرمانە ئەو خوێنەی کە لەسەر هەموو حاجێکە کە پێویستە لەسەریان حەیوانێک فی سەبیلیلا سەر ببڕن هەدیەک سەر ببڕن ئەتوانین بڕۆین بۆ مەجزەرەکان و بۆ قەسابخانەکان حەیوانەکان سەر بڕین و هەروەها ئەشتوانین بگەڕێنەوە بۆ ئوتێلەکە و سەرمان چاکەین تەحەلولی یەکەم دەست پێکرێ کە دیارە سنەت وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەدەستی خۆی چەندین سەر حەیوانی سەر بڕیوە لە یەکەم ڕۆژی جەژنە پاشان سەحابەی ئازیز باقی حەیوانەکانیان سەر بڕی و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمانی کرد کە لە هەموو حەیوانێ پارچەیە گۆشت لێ بکرێتەوە لە مەنجەڵێکی گەورەی ئەو کاتەیە کۆڵانیان و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لێی خوارد لەگەڵ سەحابەی بەڕێزە کەواتە سنەتە ئینسان لەو هەدیەی کە ئەیکا لێی بخوا بۆیە حاجانی بەڕێز ئەتوانن لە ڕۆژانی جەژنە ئەگەر یەکەم ڕۆژیش قورس بوو زەحمەت بوو لە ڕۆژی دووهەم کاتێک کە ئەچن حەیوان سەرە بڕن ئەو حەیوانی کە سەرێ بڕن لە پێناوی خۆیان بەشێکی لێ بێنەوە بیکەن بە سەیرانێک و بۆ خۆیان لەو گۆشتەی بخۆن خی گەورە بیکا بە نسیبی هەموو لایەک هەروەکو چۆن پێشتر تەوافمان ئەنجامدا بۆ عومرەکەمان بە هەمان شێوە ئەچینە بیت ئەچینە مەسجد الحەرام حەو جار تەواف ئەکەین بە دەوری بیتە حەو شەو تەوافەکەین لە هەموو تەوافێکا وەکو پێشتر عەرزمان کردن یەکەم جار بە بسم الله الله ئەکبەر دەست پێکەین پاشان هەموو جارێ الله ئەکبەرەکەین لە ئاستی حەجەر الئەسوەد دوای ئەوەی کە تەواو بووین ئەچینەوە لای نزیکی مەقامی ئیبراهیم دوور کە سونەتی تەوافەکەین پاشان ئەچینەوە ئاوی زەمزەمە خۆین دواتر بەرەو ڕوکنی سێمی حەج بەڕێەکەوین کە بریتیە لە چی لە سەعی لە نێوانی سەفا و مەڕوە خوای پەروەردگار بیکا بە نسیبی هەموو لایەکمان کە ڕوکنی یەکەم ببورن ئیحرام بوو ڕوکنی دووەم عەرەفات بوو ڕوکنی سێهەم تەواف بوو بە دەوری بیتە ڕوکنی چوارەم بریتیە لە سەعی لە نێوانی سەفا و مەڕوە ئەچین حەو جار بە هەمان شێوەی کە پێشتر ئەنجامماندا حەو جار تەواف ئەکەین و سەفا و مەڕوە ئەکەین دوای ئەوەی کە سەفا و مەڕوەمان کرد
ڕوکنە ئاساسیەکانی حەجمان بەجێهێنا تەنها ئەمێنێتەوە شەومانەوە لە مینا بە ڕۆژ ڕەجمی شەیطان کە تەواو بین ڕۆژی یەکەم لەو مەناسیکە ئەشتوانین ئەو ڕۆژە تەواف و سەعیەکە نەکەین ئەگەر نەمانتوانی ئەگەر نەمانتوانی یەکەم ڕۆژ بیکەین ئاساییە دووەم ڕۆژ سێم ڕۆژ هەتا دوای هەر کاتێ بۆمان کرێ ئەتوانین ڕۆژیشکە بیکەین گرنگ ئەوەی ئەبێ 7 جار تەوافکەی بەڵام تەحەلولی کوبرامان نەکرد و ئێشتا هەتا ئەوەی کە 7 جار تەوافەکە ئەکەین و 7 جار سەفا و مەروە ئەکەین و ئەو بەڕێزانەی کە ئەتوانایان نییە شەیطان ڕەجم بکەن ئەتوان کەسێک بکەن لەو قافلەی خۆیان بە وەکیل کەسێک لەبەر خاتری خوای پەروەردگار ئەڵێ من وەکالەتی کەسێکم دوو کەسەکەم بە پێی توانە چەند توانێت بیکە حەو بەردەکەی خۆی کە هاویشت کە ئیشەکەی خۆی ئەنجامدا واجبەکەی خۆی بەجێهێنا ئەتوانێ واجبەکەی ئەویش بەجێ بێنێ و لە وەکالەتی ئەوە حەو بەرد بگرێشێت شەیطان بەڵام مەسەلەی تەواف و سەفا و مەڕۆ کە ئەمانە ڕوکنن ئیلا بێ ئەو کەسە خۆی بیکە ئەگەر بە عەرەبانیش بیکە پاشان دوای ئەوەی کە گەڕاینەوە یەکەم ڕۆژ ئەبێ شەوەکەی لە مینا بین بەلایەنی کەمەوە بەشێکی شەو لێ بمێنینەوە شەو لە مینا ئەمێنینەوە مانەوەی مینای شەو واجبە ئەگەر کەسێک نەتوانێت بە هەر عوزرێ لە مینا بمێنێتەوە ئەو یەک دوو شەوەی دواتر ئەبێ حەیوانێ سەر بڕێ دوای ئەوەی کە ماینەوە تا نوێژی بەیانی سوننە دوایە ئەو دوو ڕۆژەی تر بەعدە زەوال پاش نوێژی نیوەڕۆ بڕۆین بۆ ڕەجمی شەیطان ئەگەر کەسانێک توانایان نییە ئەگەر چی ئێستا بەهۆی ئیزدیحامەوە عولەمای ئەوێ عولەمای مەملەکە هەندێکیان فتوایان وایە کە قبلە زەوالیش دروستە هەندێکیانە فەرمون بە مەداری ساعیش دروستە بەڵام باشتر وایە و ئەفزەڵ وایە کە ئێمە هەوڵ بین ئەلحەمدولیلا ئەوانی کە توانایان هەیە بتوانن ئەو دوو ڕۆژەی تر کە ئەمێننەوە بەعدە زەوال واتە پاش نوێژی نیوەڕۆ بچن بۆ ڕەجمی شەیطان دوای ئەوەی کە ئەو دوو ڕۆژەیش کە ڕۆژی دووەم و سێمی جەژنە ئەیامە تەشریق یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی ئەیامە تەشریق هەر سێ جەمەڕەکە ڕەجمەکەن یەکەمیان جەمەرەی سوغرا پاشان وستا پاشان کوبرا حەوبەرد ئەگرنە جەمەرەی یەکەم حەوبەرد ئەگرنە جەمەرەی دووهەم حەوبەرد ئەگرنە جەمەرەی کوبرای سێم لەگەڵ هەموو جارێک شا ئەڵڵاهو ئەکبەرەکەن پاش ئەوەی کە هەر سێ موقعەکەیان ڕەجم کرد کە سوننە دوایە لە جەمەرەی بچووک و وەسەط سوغرا و وستا دوای ئەوەی کە ڕەجمیان کرد مەکە بخەنە لای شانی چەپیان و مینا بکەوێتە لای شانی ڕاستیان بە پێی توانە هەندێک دوعا بکەن لە یەکەم و لە دووەمە واتە لە بچووک و وستایە سوننە دوای ئینسان هەندێک دوعا بکە بەڵام لە جەمەرەی عەقەبە و کوبرایە ئەوە دوعاکردنی تیان نییە پاشان دوای ئەوەی کە ئەوەشمان تەواو کرد ئەو واجبشمان بەجێهێنا ئەتوانین بگەڕێنەوە بۆ خێمەکان ئەشتوانین بگەڕێنەوە بۆ مەککە هەر دوو ڕێگەکەمان لەبەردەسایە گرنگ ئەوەیە بەشێکی شەو ئێمە لە مینا بمێنینەوە ئەمێنینەوە بۆ ڕۆژی سێهەمی جەژن کە دووەم ڕۆژی ئەیامە تەشریقەکە واجبە لەسەرمان بە هەمان شێوە هەردوو هەر سێ شەیطانەکە ڕەجم کەین و جەمەرەی سوغرا و وستا و کوبرا ڕەجم کەین دوای ئەوەی کە هەر سێ ڕۆژەکە لەسەر یەک ڕەجممان کرد و شەوماینەوە لە مینا ئەمێنێتەوە ڕۆژی چوارەم مانەوە بۆ ڕۆژی چوارەمی جەژن کە ئەکاتە سێم ڕۆژی ئەیامە تەشریق خێرێکی گەورەی هەیە بەڵام ئەگەر نەمانتوانی بمێنینەوە ڕۆشتین خوای پەروەردگار بە گوناه لەسەرمان ناگرێ وەکو بۆ خۆیە فەرمێ فمن تعجل في يومين فلا إثم عليه ئەفەرمێ ئەگەر تعجلمان کرد پەلەمان کرد تەنها ئەو دوو ڕۆژی ئەیامە تەشریق کە سێ ڕۆژی جەژنەکات لەگەڵ یەوم النەحری ئەوەڵ ئەگەر تەنها بۆ سێ ڕۆژە کۆتاییمان پێهێنا و مینامان بەجێ هێڵا و بە یەکجاری گەڕاینەوە مەککە گوناهبار نین لەسەری بەڵام ئەگەر بمێنینەوە خێرتر و باشترە و فەزلی زیاترە هەوڵ بین ئەوانەی کە لە توانایانە هەیە بمێننەوە بۆ ڕۆژی سێمی تەشریق و ڕۆژی چوارەمی جەژنەکە چوارەم ڕۆژی بە هەمان شێوە هەر سێ جەمەڕەکە ڕەجمەکەن و پاشان مینا بە یەکجاری بەجێ دێڵن ئەگەڕێنەوە بەرەو مەکەی پیرۆز تەنها واجباتێک کە حاجیانی بەڕێز ئەیان مێنێ دوای ئەوەی کە جەمەراتیان تەواو کرد دوای ئەوەی کە تەوافیان کردووە دوای ئەوەی کە سەعی سەفا و مەڕۆیان کردووە تەنها تەوافی ویداعە ئاخر شتێک با هەوڵ بین کە دەرەچین لە مەکەی پیرۆز تەوافی ویداع بێ کەواتە ئەو کاتێک کە حەملەدارەکان سەرکاروانەکان پێمان ئەڵێن مەسەلەن بەیانی سەعات ئەوەندە پازێ بە شوێنمانە هەوڵ بین چەند سەعاتێ پێش مۆعیدەکەی خۆمان بڕۆین تەوافی ویداعکەین و دەرچین لە شاری مەکە چونکە باشتر وایە ئاخر ئیش و ئاخر ئەهدێکمان لە شاری مەکەی پیرۆز تەوافی ویداع بێ بەو هیوایی کە ئینشاءالله خوای پەروەردگار دەیان جاریتر ئەو شوێنە پیرۆزە بکاتەوە بە نسیبمان ئەمە بە کورتی لە خزمەتانە مەناسیکی حەجمان ئەنجامدا لە عەرەفە و
لە ڕۆژانی تەشریق و تا گەیشتینەوە ناوشاری مەکەی پیرۆز و پاشان تەوافی ماڵ ئاوایی و تەواف الوداعمان بەجێهێنا. کاتێک کە تەواف الوداعمان بەجێهێنا ئەو کاتە شاری مەکە بە یەکجاری بەجێ دێڵین و ئەگەڕێنەوە بەرە وڵاتی خۆمان. ئەگەر کەسێک نەیتوانی لەم سەفەرەیە یەکێک لە واجباتەکان بەجێبێنێ، مەسەلەن وەکو ڕەجمی شەیطان بێ یان تەواف الوداع بێ یان مانەوەی مینا بێ، ئەمانە ئەتوانرێ بە حەیوانێک لەبەر خاتری خوا خوێنێک گەڕێژێ حەیوانێ سەرە بڕێ قەرەبووی ئەوەی بۆ کاتەوە. بەڵام ئەگەر کەسێک نەیتوانی ڕوکنێک ئەنجام بە وەکو عەرەفە بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە. ئەگەر کەسێک نەیتوانی تەواف بکە سەفا و مەروە بکە بە حەیوان سەربڕین کۆتایی پێ نایە، بەڵکو ئەبێ هەربی کە هەر کاتێک کە بێ. لەخوای پەروەردگارە پاڕێنەوە کە ئینشاءڵڵا ئەم سەفەرە پڕبەرەکەتە بکە بە نسیبی هەموو لایەک. خوای پەروەردگار حەجی حاجیان قبوڵ کە، عمرەی عمرەکاران قبوڵ کە، خوای تەعالە ئەم سەفەرە پڕبەرەکەتە لە هەموو لایە وەرگرێ بکاتە زەخیری قیامەتی هەموو لایەکمان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان گەشتی عومرە ڕێک دەخات بۆ هەردوو شاری مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە. لەگەڵ ئێمەدا ئاسوودەیت. ئێمە لە بەردەم نووری ئیلاهیدا ڕاتان دەگرین و فەرمووی ماڵی پاکبوونەوەتان لێ دەکەین. سەفەرکردن لەگەڵ کۆمپانیای پارەزان گەڕانە بە شوێن ڕەزامەندی خوددا لە پاکترین شوێندا. لەگەڵ کۆمپانیای پارەزان هیلاکبوون یەکسانە بە پاداشت و ڕەزامەندی خوددا. گەشتەکانمان بە ڕێنمونی مامۆستایانی ئاینی و بە سەرپەرشتی حاجی ئامانج ئەنجام دەدرێت. هەروەها ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان دابین دەکات. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی تەنیژ نەخۆشخانەی توی مەریکی تایبەت. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار.